ئاهەنگی جەژنی مناڵانە و لە ناو یەکێک لە پارکەکانی ناو کفری ئەنجام درراوە. خوێندکارانی پەیمانگای هونەرە جوانەکان بە میوزیک، یاری و شادی و ڕنگ شەوێکی بەکەیفیان بۆ مناڵانی شارەکە ڕەخسان. جەژنی مناڵانە هەموو مناڵەکان پیرۆز بێ. من ناوم هێڤیە، پۆلیسەی بنەڕاتیم. هیوادارم ئەم چالاکیە لە هەموو شوێنێکدا بکرێت. هونەر و شایی و ئەم ڕوێنانەکە بۆ ئێمەیاکرێ. ئێمە سەرسام بووین بە وشتانی کە هەموو کەسێک بۆ من دەکات. من تەمەنم 11 ساڵە، پۆلی شەشەمەم، ناوم گەشبین ئەحمەدە. زۆر دڵخۆشم کەوا ئەمڕۆ ڕۆژی جیهانی منداڵانی 1/6 دەکرێت. هیوادارم هەموو شەوەکان ئالێرە بن. سپاس. ڕۆژی جیهانی مناڵان پیرۆز بێت. هیوادارم ئەمە ڕۆژەکەم چالاکیانە بکرێ، چونکە شوێنێک نییە تا مناڵان یاریتیا بکەن. داوا لە حکوومەتەکەی شوێنێکمان بۆ بکاتەوە کە وەکو منداڵانی تر هین وەکو مۆسیقا و وێنەکێشان و شانۆ تێدا بکەین و مافی خۆمانە وەکو منداڵەکانی تر بین. هەموو بڕگە هونەریەکانی ئەم ئاهەنگە کە پێشانگایەکی شێوەکاری تایبەت بە نمایشی تابلۆ بۆ مناڵانیشی لەخۆ گرتبوو، بەشێک بوون لەو بەرنمەیەی کە مناڵان بە دڵخۆشیەوە بەشداریان تیادا کرد. پەیمانگاش دەیەوێت ئەم کارانە ساڵانە برەو پێ بدات. ئێمە لە پەیمانگای هونەرە جوانەکانی کفری هەستاین بە ئەنجامدانی چەند چالاکیێکی هونەری بۆ دڵخۆشکردنی مناڵانی شاری کفری و دەوروبەری. بێگومان وەکو ئەرکێکی پیرۆز ئەمیادا بەرزە نرخێنین پیرۆزبایی لە مناڵانی کورد و تەواوی مناڵانی گیانەکەین. مناڵانی کفری لەگەڵ کەس و کاریاندا شەوێکی شادیان بەسەر برد لە ناو کەشی شارێکدا کە پرۆژەی بۆ مناڵان نییە. هیوایان خواست هەموو ڕۆژێک وەک جەژنی ئەوان بۆ بشمێردرێت. سامانکەریم کورتسات نیوز، کفری.